خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی ئەمڕۆی پامی ڕۆژدا باس لە بابەتێکی زۆر هەستیار و گرنگەکەین. بێگومان کۆمەڵگە لە یەکەی بچووک پێکدێک کە پێوترێت خێزان، خێزانیش لە ژن و مێرد واتە لە دایک و باوکێک پێکدێن، دواتر خۆی پروردگار مناڵیان پێ بەخشێت و ئەم خێزانە گەورە بێت و ئەم خێزانانش کۆمەڵگە پێگەێنن. باوک لەگەڵ دایک کۆڵەکەی خێزانن. ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانین. ئەم موسڵمانبوونەی ئێمە پاشخانی ئیسلامی ئێمە زۆر کاریگەری ئەرێنی و باشی کردو لەسەرەوەی کە ئێمە ڕێز لە کەسانی دیکە بگرین. ئێمە ئەمڕۆ باس لە باوکەکەین، بزانین شکۆی باوک لە نێو خێزاندا چۆنە، چ مەقامێکی هەیە، دەبێت چێ بیپارێزێت و ئایا نەبوونی باوک لە خێزاندا خێزان بەرەو کوێ بات. چونکە ڕاستی نایشارینەوە لێرە و لەوێ زۆر باس لە دایکە کرێ، زۆر شێعر و پەخشانەیە بەسەر دایکە، هەچەنێکی کەش بوترێ هێشتا کەمە، بەڵام هەست ئەکرێ بە ئەندازەی ئەوە یان با بڵین زۆر لەوە کەمتر گرنگی بە ڕۆڵی باوکە درێت. کاتێک ئەزانین باوک چەند گرنگە لە خێزانە، ئەو کەسانە ئەزانن چەند گرنگە کە باوکیان لەدەستداوە. تا نەزانن، تا ئەو حاڵەتە نەیەتە پێشەوە، ئەنجا نازانن چۆن هێزی ئەژنۆیان ئەشکێت، چۆن بڕبڕی پشتیان ئەشکێت. ئێمە بە میوانداری زۆر بەڕێز بورهان عەلی سکرتێری ڕێکخراوی پیاوان باز لە پاراستنی ڕێز و شکۆی باوکەکەی لە نێو خێزاندا. کاگوران بەخێر بیت. زۆر سپاس و بەڕێستان و بیسەران نێرانتان زۆر سپاس. باز لە باوکەکەین لە نێو خێزاندا، هەر بەڕاست ئەتوانین چۆن پێناسەی باوک بکەینیان، چۆن ڕۆڵی باوک هەڵسەنگێنین لە خێزاندا. ئایا هەر ئەندامێکی سادەی خێزانەکەیە یان نا ئەو ڕۆڵێکی دیکەی گرنگی هەیە؟ بێگومان ئێمە کە باز لە خێزان نەکەین، سەرەتای پێکەوەانی پرۆسی هاوسەرگیریەکەش لە باوکە و دەست پێەکە لەو کڕۆ کە سەرەتا بە پێی دابوونەری تو شەرعەکە بەڕێزیشت باسی کرد لەم کۆمەڵگە موسڵمانیانەیە، باوک هەڵ ئەستێ بە ئەنجامدانی پرۆسەکەواتای مانای ئەواگەنێ باوک شادەماریە بربڕی پشتی پێکەوەانی خێزانە و بەرپرسێتیەکەی کە بە پێی شەرع و بەمان کاتە یاسای باری کەسێتیمان هەیە کە پرۆسی هاوسەرگیری سەر ئەنجامەدرێ و سەرچاوەکەی شەریعەتی ئیسلامە، باوک بەرپرسی یەکەمە لە دابینکردنی سەرجەم پێداویستیەکانی خێزان و لە بەڕێوەبردننی پێداویستیەکان و پاراستنی شکۆی خێزان. بۆیە ئێمە توانین بڵێین باوک شادەماری بەڕێوەبردننی خێزانە و بە هەمان کاتیش کە بەڕێزیت باست کرد ئەو بناڵانەی کە باوک لە دەزەتەن هەست ئەکەن لای ئەوان تام و بە هەمان شێوە پێگە و ئەو توانە معنەوی و پاڵپشتیمانەوەی هەیە کە باوک لە خێزانە ڕۆڵی هەیە. بۆیە کاتێک باسی یەتیم یا هەتیویژەکەن لە هینا بە باوک دانراوە، مانای وایە باوک کاینێکی گەورە و کاینێکی بەڕاستی بزوێنەری پشت بەردەوامبوونی خێزانە. زۆر باش. ئێمە لە سەردەمێکە ژین زۆربەی کات بەهاکان ئەخرێتە ژێر پێوە دوو لە ڕووی ئێوە بەڕێزان، تەنانەت شکۆی کەسەکان لە ناو خێزانە وەکو خۆی نامێنێتەوە. جا باوکیش بێبەش نەبووە لەوەی کە زۆر جار ئەو شکۆ و ڕێزەی نەماوەکە ناو خێزانە هەیە. پێت وایە تا چەندێک گرنگە ئەم ڕێز و شکۆی بۆ باوک بگەڕێتەوە و باوک وەکو ئەو شادەمارە سێر بکرێت کە باست لێوە کرد و ڕۆڵێکی گرنگی هەیە لە ناو خێزانە؟ بێگومان ئێمە کە پێشوە خات بەڕێزیش باسی کرد خێزان پێکاتووە لە دایک و باوک. ئێمە ناڵین تەنها جارێکە بەڵێ دایکیش هەمان ڕۆڵی گەورەی هەیە لە خێزانە، با ئێمە نەچینە سەر تەنها بۆ ڕەگەزەکە، بەڵام باوک ئەو کەسەیە کە ئینسان تاکەکانی ناو خێزان پشتی پێ ئەبەستن و متمانی پێەکەن و هەمان کاتە بە سەرچاوی بجێوی خێزانی ئەەکەن. بەڵام بەداخەوە بەهۆی گۆڕانکاریەکانی ئەمڕۆکە کە ئەوەی ئێمە هەستی پێەکەین لە دەرەوە خێزان ئیش لەسەر تاگ ئەکرێت، یعنی ڕۆڵی خێزان بەداخەوە لاواز دەکرێت لە ڕۆڵی خێزان کە لاواز دەکرێت بە دایک و باوکەوەی، بەڵام بە پێگەیەک لەوانەیە بەداخەوە بە ناوی ئازادی تاکەوە وای کردووە کە ئەمڕۆکە
ئەو پێگەی کە باوک لە خێزانە هەیەی لاواز بێ یا نەمێنێ یا بەداخەوە باوک لەلایەن بەشێک لە خێزانەکانەوە تەنهاوەکو کارگەیەکی بەرهەمهێن و سەرچاوی داراییەک سیر ئەکرێت بە ئەو کاتانەی کە دەستکەوت و داهات و وەسوودی هەیە بۆ خێزانەکەی سەرەکەی بەداخەوە دوایی کە بەرەو تەمەن بەرەو پیربوون ئەچێ ئێمە بەشێک لەو کیسانەی کە لامانە ساڵانە باسیەکەین دەرکردنی پیاوی بە تەمەن ینی هەستەکەن لەلایەن بەشێک لە خێزانەکانەوە تاوەکو ئێستا باوکو کارگەیەکی بەرهەمهێن تەماشاکرێ وردەوردە کە جەستەی پیر بوو کە ماندوو بوو لە زیاتی ڕێز لەو ماندوو بوون و قوربانیە بژیرێکە لە ڕابردووە لە پێگەیاندون و گەورەبوون و دابینکردنی پێداویستەکانی خێزان و مناڵەکە دابینی کردو بەڵام سەرەکەی بەداخەوە لە بەرەو بە ساڵات چوونە لە ماڵەوە جێگای نابێتەوە خێتە سەر جادۆ سەر شەقامەکان ئەوەی کە ئێمە هەستەکەین بەداخەوە ئەم ئاراستەی تاگەریەیە کە بۆتە هۆکاری ئەوەی کە ڕۆڵ لە پێڵی خێزان لاوازکە لە ناویشە بە دەرەجەی یەکەم پێگەی باوکە بە باشان چێتە سەردایەک چووکم بەداخەوە ئاراستەیەکە یەک ئێمە کاکەش باسی کرد کۆمەلگایەکی ئیسلامین ئەمان بەشێک لە تونند و تیژەکان لە هۆکاری سەرکوتکارەکان ئەژێرنەوە بۆ شەریعەتی ئیسلام و بە هەمان کاتیشە سەرەکەی وا پێناساکرێت کە باوکیش ئەم دەسەڵات و هێز و سەرکوتکردکردەی لە شەریعەتی ئیسلام وەرگرتەوە بۆی ئەمانە ئاراستەیەکی خراپن لە دەرەوەی خێزان یاخود لە ناو چەند فکرێکی دەرەوەی کۆمەلگای کوردی و کۆمەلگانی ڕۆژهاتی ناوەڕاستەوە ئاراستە ئەکرێن بۆچی بۆ لاوازکردنی ڕۆڵی پێگەی خێزان لە کۆمەلگای کوردیا لە ناویشە ڕۆڵی پێگەی باوک چکمە و کاتێک کە باوک ئیتر پێگەی لاواز بوو دایکیش بە سروشت بەو بەرپرسێتی قورسەی کە لە ئەستۆیەتی توانای ئیدارەدانی خێزانەکەی نابێت چکم ئێمە ڕۆژانە کۆمەڵێکیسی زۆری تەبەردەستمان لەوانەیە کە بەداخەوە ئاراستەی هەڵوەشانەوەی خێزان زۆر زیایی کردووە ئاراستەیەکێ کە دایک و تاکەکانی تری خێزان ئاراستەیە وەکن خێزانەکان لە بەدێک هەڵوەشێتەوە بەچی بە باوکەکە بە تۆمەتبار ئەکرێت بە کەسێکی تون و تیژکەر یا بە کەسێک کە ئامادەنی بەرپرسێتەکە بگرێتەوە بەڵام ئەو کاتێک کە خێزانەکە لە بەدێک هەڵوەشاوەتەوە سەرەکە دایکەکەش ناتوانێت لەم چێشمە ئابووری و لەم چێشمە سیاسی لەم چێشمە بێیاساییە و بۆ مناڵیش لە تەمەنی وردبردیە لەوانەیە باشتر و ئاسانتر بتوانێت ئیدارە بدرێت بەڵام وردەکە کە مناڵ گەورە بوو سێرەکەی ئەو بەتایبەتی و خەزانانی کە لە بەریەک هەڵوەشاونەوە ڕۆڵی باوکتیانە نامێنێ لەوێەوە هەستەکەین پێگە و دەسەڵاتی باوک چەندێک گرینگە لە خێزانە و چەندێک ڕۆڵی هەبووە بەتایبەتی ئێمە چەند کەیسێک هاتووتە بەردەستمان لەوانەیە کە بەتایبەتی لە هەڵوەشانەوەی خێزانە تکاوڕجایەکی زۆرمان لە خانمان کردۆ ڕجان نیوەی ئەم کێشانە قبولکەن چونکم دەرکەش کێشەکانی دەرەوەی هەڵوەشانەوەی خێزان زۆر لەمە زیاترە بەڵام سەرەکەی بەداخەوە لەوە چێ و ئاراستەیە ئەو فکرەیە ئەو کەسێکە لە پشتەوە بووبۆی خێزانەکەی لێبەرێک هەڵوەشێتەوە کاتێک کە خێزانەکەی لێبەرێک هەڵوەشاوەتەوە ئەنجا کەوتوتە ناو چێشمە سێرەکە ئەم کۆمەلگایە باوک توانیوێتی ئیدارەی ماڵەکە بە باوک توانیوێتی لە ڕووی داراییە و پێداویستەکان و مەسئولیەتەکە لە ئەستۆیەتی پێ یاسای باریکەسێتی باوک توانیوێتی لە تەربیەت و تۆزێک ئیلتیزامکردنی مناڵەکان بە ئەو ئاراستەی کە تۆ ئەتوی پەرۆدەی پێبگەێنی ڕۆڵی هەبوو بەڵام ئەو کاتێک کە سەرەکەی خێزان یا باوک بە هۆکارێک لە دەستدا یا خێزانێک لەبەری هەڵەوەشێتەوە لەگەڵ ئەو دایکانە یا لەگەڵ ئەو مناڵانە سەرەکەی مقابلەیەک و لە دوانێ بکە ئەو ساتیەگەی پێگەی باوک چەند گرنگە لە خێزانەوە و چەندێک زەرورە ئێمە بتوانین ڕێز لە باوک بگرین ئێمە نامانێ بڵین باوک ئەو کائینە ناشیری نەبێت لایەن بەشێک لە ڕێکخراوەکان لەن بەشێک لە فکرەکانەوە ئاراستاکرێ بۆ کە هەڵوەشانەوەی خێزان چکم لەوە چەیەکێک لە فئە گرنگەکانی کۆمەلگای کوردی کە ئەوەی تاکو ئێستا توانیوێتی دەست بە شکۆی خێزانەوە بگرێ بتوانێت قوتسیەتەکانی خێزان پارێزێ بە دایک و باوکۆ بەڵام سەرەکەی بەداخەوە ئاراستەیەک هەیە بۆ لاوازکردنی بۆ هەڵوەشانەوەی خێزان ئێمە گەر تەماشا بکەین لە پاڵ باوکە بەداخەوە ئێمە ئامارێکی جیابوونەوەی زۆرمان هەیە ئێمە لە ساڵی 2010 تا ساڵی 2024 نهایەتی 2024 نزیکی 150,000 تەلاقمان هەیە لەناو ئەمان نزیکی 200,000 مناڵمان هەیە ئێمە ڕۆژانە ئاگامان لێ ئەم خێزان لەبەر هەڵوەشاوانە کە مناڵەکانیان بە شێوەیەک لە شێوەکان کەوتونتە جێژاوێکی نێوان دایک و باوکەوە نێوان کە سوکاری دایک و باوکەوە هەستەکەین ئەو کاتێک کە ڕۆڵ و پێگەی باوک نەما و دەسەڵاتی بەسەر خێزانەکان نەما و خێزانەکە بەرێک هەڵوەشاوەتەوە ئەنجا کێشە و مەشاکیلەکان لە چێوە سەر هەڵەدات باش ئەتوانین ینی ئەم پرسیارە من بە گرنگێزان بەڕاستی ڕۆڵی دایک لەناو ئەو خێزانەیە چی بووی کە شکۆی ئەم باوکە لای مناڵەکانی بپارێزە ینی زۆر ئافرەتمان هەیە
لە لای مناڵەکانی قسە بە مێردەکەی ئەڵێ قسە بە کەس و کاری مێردەکەی ئەڵێ کۆمەڵک بابە دەڵێ دوای وردە ئەم منداڵانە وەکو بڵێ هێز و پێزی باوکیان لا نامێنێ و ئەو قورسێت و ئەو شکۆیی کە باوگەیەتی لایان نامێنێت تا چەند ئافر لەناو خێزانە ئەتوانێت ڕۆڵی ئەوە ببینێ باوکەکە بە شکۆمەندی بێڵێتەوە و ئەشتوانێت لە شکۆی بات. بێگومان دایک ڕۆڵێکی گرنگی هەیە چکم بەرپرسێتی خێزانەکە لە پێکۆنەی پرسیاوە سەرگیریە لایەنی دارایی و لایەنی ئاراستەکردنەکە ئەوە باوکە توان بەپێی یاسای بارکسی بەرپرسێتەکەی و کۆی هەیمەنەی پاراستنی خێزانەکە لە ئەستۆی باوکە، بەڵام دایک ڕۆڵی پەروەردەکردن و پێگانەکەی گەێنێ. دایک ڕۆڵێکی گرنگ ئەبینێ لەوەی کە بتوانێت تاکێکی تەندروست پێشکەش بە کۆمەلگاکە تاکی تەندروست بەچی پێشکەشەکە لە خێزانێکی تەندروستەوە پێشکەشەکە. چەندێک دایک بتوانێت مناڵەکەی پەروەردەکە لەسەرەوەی کە ڕێز لە گەورەکان بگرێت ئەنجام بەسەرتان لە باوکیەوە چکم هەج مناڵک ڕێزی دایک و باوکی لا نەبوو ئیتر لە دەرەوەی ئەوە ڕێز لە هیچ کەسێکی تر ناگرێت. زۆر گرنگە دایک بتوانێت ڕۆڵ ببینێت لەوەی کە ماندووبوونەکانی باوک ئەو تەسیح و قوربانی کە باوک ئەیدا ڕۆژانە باوک باوک تاکە کەسە لە خێزانە کە لەوانەیە لە سا 90 ماندووبوونەکەی بۆ شکۆی خێزانەکەی بۆ بەرداوامبوونی خێزانەکەی بۆ ژیانی خێزانەکەی بێ. ئەوانی تر بۆ جۆرەوانین بۆیە گرینگە دایکی وشیارمان هەبێت لە چی لەسەر ئەوەی کە مناڵەکانی پەروەردەکات لەسەر ڕێزگرتن لە مناڵەکانی. بەشێکی زۆر لەو کەسانەی کە تاوان ئەنجامەدەن ئێمە لێکۆڵینەوە داداچوونمان کردووە لە گرتوخان و چاکسازیەکانە ئەو مناڵانن کە بەداخەوە دایکان پشتگیریان کردوون و بە شێوەیەک لە شێوەیەک لە چێشمە چێشمی نێوان پەروەردەی دایک و باوکە هەر یەکەی بە ئاراستەیەک هەر یەکەی بە دژی یەکتری بەکاریان دێنن. بە تایبەتی ئێمە ئەو خێزانانەی کە باوک بڵێن لە تەرەفێکە و دایک لە تەرەفێکە کە هەر یەکە و بەجیا مناڵەکانی پەروەردەکە و یاخود لەو کاتانەی کە دژی یەکتر بەکاریان دێنن سێکەی بەداخەوە کە گەورە ئەبن نەدەسات ئەمای دەرەچن. بۆیە زۆر گرنگە پێگەی دایک کە هەوڵ بدات مناڵەکانی وشیار بکاتەوە لەسەر ڕێز و ماندووبوونی تەسیح و قورباندانی باوک لە پێناوی خۆشگوزارانی خێزانەکە. یعنی ئەو بەرپرسێتی باوک لە کۆمەلگای کوردیە لە کۆمەلگای ئیسلامیە لە ئەستۆیەتی لە کۆی کۆمەلگەکانی ترا لە ئەستۆی نییە بەو دەرەجەیە چونکم سەرجەم پێداویستەکانی خێزانی یاسای باری کەسێتی خستوێتی ئەستۆی باوک قوربانیەک و ماندووبوون و تەسیحێکی زۆر ئەدا. بەلاوانەیە زۆر بەمان ئێستا بەهۆی پێشکەوتنی سۆسیال میدیا و دیجیتال میدیاوە ببینین لە بەشێک لەو کۆمەلگانەی کە ڕۆڵی خێزان لاواز بووە کە ڕۆڵی پەروەردەکردنی خێزان لاواز بووە لە پەروەردەکردنی مناڵەکانیان لە خوێندنگەکانە دیێن کار و ماندووبوون و تەسیحی باوک پیشانی مناڵەکانە ئەدەن بۆی چی تێبگەن کە باوک چی قوربانیدان و تەسیحێکەدا کە بەداخۆ لای ئێمە ئەم ڕۆڵە تاوکو ئێستا نەچوین سەر و ئاراستەی چونکم ئێمە تا ئێستا هەستەکەین خێزانەکەمان خێزانێکی توندوتۆڵەوە تاوکو ئێستا بۆ جۆرە بەڕاستی پێگەی خێزان یا پێگەی باوک و دایک لاواز نەبوو بگەینەوە ئاراستەی. بەڵام ئێمە چۆن بتوانین لەسەرم ئاراستەی بەردەوامین و جارێکتر بتوانین ڕوحی پەروەردەکردن ڕوحی ڕێز و خۆشەویستی بکەین بە ڕوحی خێزان و بە تایبەتی دایک وشیار بکەینەوە بەوەی چکم دایک ڕۆڵێکی گەورەی هەیە لە پەروەردەکردن و پێگەی مناڵ. ئەو بەرپرسێت و پێگەی کە باوک لە تابینکردنی پێداویستەکانی خێزان ناهایەتی کەمتر ئەتوانێت لە پەروەردەکردنی مناڵەکانە ڕۆڵی هەبێ. بەداخەوە قەیرانێکی دارایی و ئابووری قورس لە دوای ساڵی 2014 ماوەی 10 ساڵ دوان زیاترە بەرەوکی ئەم کۆمەلگایی کردووە باوک ئەبێت لە کارێک زیاتر بکات چونکە بۆچی ئەگەر موچەخۆرێک بێ موچەکەی کە ئەمڕۆکە ئێمە باسکەین نزیکی 50 ڕۆژە موچە نەدراوە و ئەگەر کابرای کرێنشین بلوانێت چەند کرێک لەسەر دروست بووە و پێداویستی خەزان زۆر زیایی کردووە لە خوێندنی مناڵە و لەسەر ئەو کریانەی کە لەسەر باوک دروست کراوە. بۆیە باوک ئەگەر موچەخۆرێک یەکجاران کارێک کرد و دوای کارەکەی ئەچۆ لەگەڵ مناڵەکانیا کاتی بەسەر ئەبرد و هەم ڕۆڵی هەبوو لە پەروەردە پێگەنی مناڵەکان ڕۆڵ لە چوونە دەرەوە و ئەم لاولایە و بەڵام ئێستا بەداخەوە سەرەکەی باوک ئەبێت لە کارێک لە دوو کار زیاتر بکە بۆ دابینکردنی بجێوی خێزانەکەی. ئەوەی کە ڕۆڵی گرنگی هەیە لە خێزانە دایکە بتوانێت تاکەکان مناڵەکان وشیار بکاتەوە لەسەر بنەمای ڕێزگرتن چونکم ئەگەر مناڵەکەی ڕێز لە باوکەکەی نەگرێت دڵنیا بە لەوەی دوا ڕۆژ ڕێز لە خۆشی ناگرێت. زۆر باشە باست لە ئاینی پیرۆزی ئیسلام کرد. ئێمە کۆمەلگایەکی مسلمانین بەوەی کە زۆر جار کارکتەری باوگووە نیشاندراوە جامە ڕەنگە بەهۆی هەڵەت تێگەشتنەوەیان زۆر جار بەهۆی ئەوی کە جوان لە ئیسلام تێنە گەشتون ئەمە دروست ببێت لە نێوان تاکەکانە و بێگومان ئەمە باشە.
بۆی کە باوک و کارکتەرێکی توندوتی ژۆک و ڕق بە پیشانی بن و بوترێت کە باوک ئەو ڕۆڵەی نییە یان زۆر جارە بێتە هۆکارێک بۆ بربەستێک لە بەردەم ئەندامانی خێزانە ئەو هەڵە تێگەیشتە بۆچی وا هاتووە یەکەم دووەمیش هەر بەڕاستی ئێوە زیاتر بەرکەوتنتان هەیە لەگەڵ کەیسەکانە ئەو عایلانەی ئەو خێزانانەی کە مسلمانن و بەڕاستی پابندن و بەڕاستی لە ئاین تێگەیشتون ئەو کێشانەتیانە هەیە کە بڵین شکۆی باوک کەمکەنەوە لە خێزانە بەداخەوە ئەم ئاڕاستەی کە ئیش لەسەر ناشرینکردنی ڕەگەزی نێر لە خێزانی کوردیا لە ناوی شا باوک ئەکات ئاڕاستەی فکرێکە فکرەکە ئامانجی خۆشگوزەرانی خێزان نییە ئامانجی داگیرکردن لە مافەکانی ئەمان تەرتا بە ناوی دە مافی ژنانەوە ئەم کارە ئەکەن ئەنجاکەی دەسەر ئەوەی کە مافی مناڵان بێت ئەم ئاڕاستەیە لە ساڵانی پێشوە بۆ داگیرکردن لە چینی جوتیاران و کرێکاران هەوڵاندا بێنە پێگەی دەسەڵات لە کۆنا هاتنە سەردەمی عەبدولکەریم قاسمە و دوایی لە فترێکی کەمالا چون دوایی لە هەفتاکانە جارێکتر لە ویستیان لە ڕێی چینی کرێکارانەوە جارێکتر بگەنە دە ساڵ لە کۆمەڵگایە بەڵام دوای ساڵ ڕاپەرنەکەی ساڵی نەوەیەکەوە تێگەشتن کە لەم ئەو لەم چینانە و ناتوانن بگەنە دەسەڵات بۆیە هاتن ڕۆڵی هەوڵیاندا لە ڕێی داکۆیکردن لە مافی ژنانەوە لێرەوە بێنەوە جارێکتر بە ناوی پاراستنی مافەکانی ژنانەوە بە ناوی ئەنجا لە پاڵ ئەمە کە تۆ بتوێ ئەو ئامانج و فکرێکە خۆتەی فکرێکی چەپیە بگاتە دەسەڵات لەم کۆمەلگای ئیسلامیانەیە چۆن بتوانانی ئەم ئاڕاستە ئیسلامی ناشرینکەی لێوەتە هاتن بە ناوی مافی پاراستنی ژنان و پاش لە ناوی شاخێزان هاتن ژنانیان هەڵبژار لەبەرەوەی ژن کاینێکی لە سروشتا کاینێکی تقریبا بڵێن عاتفیە لێوە و بە ناوی داوکردن لە مافی ئەوانە و لە بەرامبەری شاسچیان ویستیان چۆن بتوان ئەم کۆمەڵگای ئیسلامیانە ئاین لەبەر چاویانە ناشرین بکەن بۆیە ئەو پێگە و دەسەڵاتی ئەو کە دراوە بە باوک لە خێزانە یاتن لێرەوە هەوڵیاندا ڕەگەزی نێر ناشرینکەن بە باوکەوە بە کۆی نەکەر باوک بە باوک و براو مێردیشەوە نەک بڵێ چکم بەداخەوە ئاڕاستەیەکی ناشرینکردن هەبوو هەر بۆ ڕەگەزی نێر ئەنجا ناوی شیا باوکە ئەو ئاراستان هەڵبژار چۆن بتوانن خێزان لەبەرێک هەڵوەشێنەوە و بە هەمان لە هەمان چۆن بتوان ئەو ئاراستانە هەڵبژێرن لە چی ڕێگەیەکەوە ڕێگەی ناشرینکردنی باوک بوو بۆیە ئێمە گەر تەماشا بکەین ئەو بەرپرسێتی لە ئاینی ئیسلامە خراوەتە ئەستۆی ڕەگەزی نێر و باوک لە هیچ کۆمەڵگایەکی تران نییە ئێمە ڕۆژانە گەر ڕێکخراوەکانی ژنانە مقابلە ئەکەین دانیشتمان هەیە لەگەڵ بەتابەتەوە ڕێکخراوانەی کە داکۆکیەکی لە مافی ژنان لەسەر بنەمای یەکسانی بوون ئەکەن کە لەسەر بەبێت لەسەر بنەمای مرۆڤ بوون بێنە لەسەر بنەمای یەکسانی بوون بێ مناقەشێکی زۆرمان هەیە لەسەرەوەی مەگەر تەماشا بکەین پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری یاسای باری کەسێتیە یاسای باری کەسێتی سەرچاوکەی شریعەتی ئیسلامە شریعەتی ئیسلام سەرجەم پێداویستێت داراییەکان بە نیشتە جێبوونەوە بە پاراستنی ئەمانەتەوە لە ئەستۆی باوکە ئەمە کە لە بەشێکی زۆر لە کۆمەڵگەکانی ترە ئەمە نییە ئەمە بۆیە ئێمە کە مناقەشەی گەڵاکەین ئەڵێن ئاینی ئیسلام لەوەچێ غەدری لە پیاو کردی بێت بەڕاستی غەدری لە پیاو کردی بێت نەک لە ژنی کردی بێت بیلفانەوەش گەشتمەوە قەنەعەتەی نمونەیەکت بۆ دێنمەوە لە پاش جیابوونەوە ئێمسا لەم کۆمەڵگای شەرقیانەیە نەفەقەی مناڵ لەسەر باوکە تا کوڕ تا 18 ساڵ کەسێت تا شووەکە سەدان کەیسمان لایە باوکێ بە ساڵ بە 2 ساڵ کەیسمان لایە 9 ساڵە مناڵەکەی نەبینەوە هەموو مانگە 450,000 لە موچەکەشی ئەبردرێ بەڵام لە کۆمەڵگایەکی سویدیا کە خێزانێک لەبەرێک جیا بێتەوە مناڵ تا 7 ساڵی حکومەت بەخێویەکات ئەبێت دایک و باوک بێک و بچن سەردانی بکەن لە دوای ئەوە هەفتەیەک لای باوکەکەیە مەصرف و نەفەقەی سەر باوکەکەیە هەفتەیەک لای دەکەی لەسەر ئەوە بەڵام لەم کۆم لە شەریعەی ئیسلامەوانی شەریعەی ئیسلام کچ هەتا شو ئەکات ئەبێ باوکی نەفەقەی بچێشێ لە حاڵەتی جیابوونەوە کوڕش هەتا 8 ساڵ کە ژن دێنێ دەیەگەی هەر نەگەوە کۆمەڵگە ئێمە پێکەوەنانی پرۆسەی هاوسەرگیری لەسەر مارەی کە دانراوە لەسەر تێچووی خێزان ئەمانە ئەگەر تەماشا بکەین ئێمە زۆر زۆڵسمان لێکراوە نەک بڵێ خوا نەخواست ئاینی ئیسلام کە بڵێن غەدری لە ژن کردبێت و لە هەمان ساتە 10 ساعتی دوێ بە پیاو لەوانی نەشونەکە 10 ساعتی دابێت بەڵام ئەو بەرپرسەتەی پیا و ڕۆژانە تەسیە و قوربانیەکی زۆر ئەدا لە پێناوی دابینکردنی بژێوی خێزانەکەی بە یاساش نەک بە خێوڕەمەندی یاساش بەرپرسی کردە چونکە لە سۆرە یاسای باری کەسێتی توندوتیژی خێزانی داواکان یەکێک لە بنەماکانی ئایا ئەم پیاوە توانیوێتی بەرپرسێتی خۆی لە خێزانان جێبەجێکە بەرپرسێتەکە چییە؟ باش ئێمە ئەمڕۆکە سەدان ئافرەتمان هەیە هەتا گەشتە سەرۆکی پەرلەمان وەزیرە کۆمەڵی داهاتی هەیە
بە هەموو شتێکەوە تەن پێداویستی و دابینکردی بجێوی خێزانەکەی لە ئاسۆی باوکەکەیە. ئێمە لێرە ئەگەر تەماشای یەکسانی باسی یەکسانی بوونکەین باسی بنەمای مرۆڤ بوونکەین نەعەدالەتێکی زۆر هەیە لە ئاینی ئیسلام بەرامبەر بە پیاو کە لە هەمان کاتە تەنها یەک دەسەڵاتی داوێتێ دەسەڵاتی ئەوەیە کە پیاو بۆ هەیە فرۆژنی ئەنجامدا کە ئاسڵەن ئێستا پیاو یەک هاوسەرگیری لە ژێر خەتەرایە نەک بڵێ فرۆژنی خوا نەخواستە. دەخۆی ئەوە ئیسلام نەزوڵمی لە پیاو کردووە نەزوڵمی لە ئافرەت کردووە گەورە خۆی ئەمانی دروستکردوزانان بەگومان لە ئەوروپا بژن و پیاوەکە پێکەوە پارێ شۆقە بن نەک بەس پیاوەکە بیدا تکتی کاک بورهان بە سارەکان وت لە فەخواردنەکەشیان لە هەر شوێنێکا بن بێ هەرێکەوەی خۆی بدات بەڵێ وەک دوا پرسیار چکەوە بزانم دقەیەکمان کات ماوە هیوادارم وەڵامەکەت بە نەبێ بەس هەستەکەم وانە بێت کەیست لایە لە خێزانە باو کرابێتە دەرەوە لەسەر شەقام ڕێزی بەرامبەر کرابێ هەڵدرابێتە شێڵتەرەکانی بخانی بە ساڵات چوان و ئەوانەوە یعنی کۆمەڵکی کوردی گەیشتە و ئاستەی باوک فڕێباتە دەرەوە بە یاسا باوک دەرکرێت ئێستا بە یاسای تۆندوتیژی خێزانی باوک دەرەکرێت بەداخەوە یعنی بچووکترین بەریەکەوتن باوک کاینێکی ماندووە لە بانێ و تا ئێوارە بە جەستەی خۆی ماندووبوونێکی زۆر ئەچێژێ ئەڕواتەوە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکە دەمە دووەڵەیەکی بەسییتیان ئەبێت هەرگیز ئەم دەمە بۆڵانە باو با پیر و کەسکاری ئەمە زۆر لە مەزیاتریشیان بۆ بەردەوامیش بوون و زۆر لە ئێمەش بەختەوەرتر بوون ڕاست ئەمە کاتێک ئەڕواتەوە تاان ئەم خاتوونەکە دەمبۆڵێکی بەسییت بوو لە تونندوتیژی خێزانی داوای لەسەر خەی دەکات ئەمانیش هەڵستن بە دوورخستنەوەی باوکەکە باوکێک تا ئێوەرە ماندوو بێ ئەڕواتەوە کاتێت و دەرگای ماڵەکەی داخراوە دەست ئەبا دەرگاکەی بۆ ناکرێتەوە دارێک شیشێک شتێک پیاکە دەگای پێ بکاتەوە تەکنۆلۆژیا بۆتە لەگەڵ ئەوەی کە بۆ خۆشگوزارانی مرۆڤ دروست کراوە بەڵام بۆ پیاو بۆتە نەکبەتێکی گەورە مناڵەکان یا خێزانەکەی لە پەنجەرەی ماڵەکە و تەسویرەکەن و ئینێرن بە توندوتیژی خێزانی ئەڵێن ئەوە تا بەدار و بە شیش هاتووە توندیژیمان بەرامبەر بکات کە ماڵی خۆیەتی دەیان کەی سیوام هەیە کە ماڵی خۆیەتی دەریش کراوە ئەبێت کرێی خانۆکەش بدات ئەبێت نەفەقی مناڵەکە بشێشەیە بەڵام بۆچی نێبچێتەوە ماڵەکە بەداخەوە ینی ئێمە دەیان کەیسمان لایە ئێستا باوکانێکی زۆر لە دەروی ماڵەکانیان ئەمێنەوە بە یاسا دوورەخێتەوە بەداخەوە بۆچی چکم لەگەڵ داوای سەرقەیت کرد ئەگیرێت کە نەشگیرێت کەفاەتێکی دووسێ کەفیلی پێپەیاکەن ئیتر ئەم پیاوە ئەگەر هەرچێکی تر بکاتەوە هەرچیەک بکات یەکسەر بەداخەوە تۆمەتبارە تۆمەتبارێکەکەنەوە بەداخەوە ئەنی شتێک بەرەو ئەو ئاراستەیە ئەڕوات شکۆیەک نامێنێتەوە ناو خێزانە بۆ باوک بەداخەوە بگمان لایەنی پیرۆزیسلامە زۆر باسی بڕلوالی دەینکراوە هەری ڕێگایە کە بۆ چوونە بەهاش ئەو کەسانی کە بە جۆر لە جۆرەکان بە ڕێزی بەدایک یا باوکیا بکەن و شازە مامەڵیان لەگەڵاتن بگمان هەر لە دنیا و هەم لە قیامەتیش حاسبی خوانی قرآن فرمووە لا تقل لهما زۆر بەڕێز بورانالی سکرتەری ڕێکخراوی پیاوان سواز بووی لەم تۆرێ لەگەڵمان بوویت بۆ هیوای کە خێزان و کۆمەڵگەی کوردی بەم شتە پیسانەی هێنراونەتە نێو کۆمەلگاوە بە ناوی یاسا و مافی ئەم و مافی ئەوەوە مافی کەس پێشێل نەکرێت خێزان هەڵنەوەشێتەوە چکە دوجار عاقیبەتەکەی زۆر خراپە بێت.